نزیکەی 1000 قوتابی لە خوێندنی عەربی واتۆتە خوێندنی کوردی بە هەموو قۆناغەکانەوە. دیارە ئەم ساڵ موژدەبەخشە شتێکمانیش لە وتارەکەمانە باس کرد لە کاتی زەنگدانە نزیکەی 1000 قوتابی لە خوێندنی عەربی واتۆتە خوێندنی کوردی بە هەموو قۆناغەکانەوە و نزیکەی 1000 قوتابیش لە ساڵان زیاتر لە پۆلی یەکی بنەڕەتی ناونووس کراوە. ئێستا نزیکەی 8000 قوتابی ناونووسە لە پۆلی یەکی سەرەتایی. بەڕاستەکەی ئەمە موژدە ئەدەینە دایە و بابانی قوتابی خوێندکارەکانمان کە ئەمە جێی ئەو متمانەیە کە ئێمە لە جێی ئەو متمانەیە سوپاسی ئەو متمانەیانەکەین و ئایندەیان گەشە و ڕاستە گوزەرانی مامۆستایان زۆر خراپە، بەڵام لەبەر هەستیاری شاری کەرکووک پەنایان بۆ هیچ کەس شوێنێ نەبردووە، دڵسۆزیان وای کردووە کە بەردەوام بن لەگەڵ بناڵ و ڕۆڵەکانیانە. چەند قوتابیمان هەیە لە خوێندنی کوردی؟ زیاتر لە 100,000 قوتابیمان هەیە. چەند قوتابخانە و خوێندنگامان هەیە پێویستیمان بە چەندێکە؟ واللهی لە دوای 2014 هیچ خوێندنگا و باڵەخانەی بۆ خوێندنی کوردی نەکراوە. ئەوەشی ئەزانین زۆر بە بەرنامە تەهمیش کراوە خوێندنی کوردی لە ڕووی باڵەخانەوە. قوتابخانەمانێ 4 دەوام هەیە، 3 دەوام، زیاتر لە 30 قوتابی چل قوتابخانە بەس لە 3 دەوامیە دەوامەکە. ئەمە هەمووی کێشەی بۆمان دروست کردووە. ئێستا قوتابخانە هەیە ناتوانین مناڵ وەرگێ لەبەرەوەی باڵەخانەی نییە. ئەینێرینە قوتابخانەیەکی کە وە چڕی قوتابەکانمان لە قوتابگەیوەتە 40 تا 50 قوتابی ئەمەش کێشەی بۆمان دروست کردووە بەڕاستی.